تایبەت مەندیش چییە؟ حسن السەمت، ڕەوشتی جوان، ڕەوشتی بەرز لەگەڵ ئەڵڵا، لەگەڵ مەخلوقاتی ئەڵڵا. لەناو مسلمانانە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم سێ چینی دیاری کردووە کە ڕێزگرتن لەوانە ڕێزدانانە بۆ ئەڵڵا، کە فەرمێ ليس منا من لم يرحم صغيرنا ولم يوقر كبيرنا ولم يعطي عالمنا حقه. لإيمانية أو كسي رحم بمنالا كان ما ناكا جا منالي خونا يخلق برحمي بيبكي قولة ترين رحم بمنالي بكيتشيا بالورديكي جوانيكي لغيري أو رحمة بيانا كردوها تو أو بري برحمي برانبر بنالكت وتربيتي ضايع كردوه كاتك ايبادك يديتي وحقنيه بسريو موبايليك يديتي وحقنيه بسريو برلاي اوكولانيك توقنيه بسريو لينا برسيتو هلا كان شي بيننا بردمه بو تبريه كردني خو هزار عذر هنيتو دس اكي بدرو كردنو بختان كرد بو بران بركت بس بو من عليك خو تبريه كي نكتمي كي تو تربيتي بي او تو او بري خرابي لقلبنا عليك خو جا ورا اما ابي بو من علي خلق شلون بي خوي وا اما تشينيه كم بۆیە بچووکەکانمان نەبێ ڕەحمیان پێ بکەین بە ڕەحمی ئەڵڵایان ئاشناکەین لەکوێ هەوڵی بۆ بەنوتیایە بن. پاشانە فەرمێ وەلەم يوقر كبيرنا لە ڕیوایەتێکی ترا فەرمێ إن من إجلال الله إكرام ذي شيبة المسلم. فەرمێ لە ڕێزگرتن لە ئەڵڵا جەلە جەلالوه ڕێزگرتنە لە مووی سپی ئینسانی مسڵمان. تەماشایەکەی مووی سپی کردووە لە ئیسلامە، ئەمە شایستەیە ئەوەی ڕێزی لێ بگرێ. زانی بۆ؟ لەبەرەوەی لە تۆ زیاتر لە ناو ئیسلامە بووە، لە تۆ زیاتر لە ناو داعوە و دینە بووە، لای ئەڵڵا لە پێشترە بێ، لای تۆش لە پێشتر بێ. ظاهری چونکە گەرەمانە واز لێ بێنی ئەم پێوەرانە بشکێنی ڕێزی و احتیرام نامێنێتەوە لە ناو کۆمەڵگایە. سێمیشیانە فەرمێ ويعطي عالمنا حقه لە ڕیوایەتێکی ترا فەرمێ إكرام حامل القرآن غير غال فيه ولا جاف عنه. كسيكي زانا كبمعنى كلمة زانايا هالقري قرآن خيانة لم قرآننا كاكو خوي بيتقينه نشليا كاتو نطونيا كاتو أمانة ريز قرتنا لا الله بيريزي بيكردنيان بيريزي كردنا بالله ودينك الله سبحانه وتعالى كفرماني بكراو. ئەم پێوەرانە کوان لە ناو کۆمەڵگای مسلمانانە. مامۆستایەکی ئاینی دەرەچێ 4 ئاەت و 4 حەدیث ئەڵێ 1000 جوێنی پێدرێ لە کۆمنت. کێ پێدا؟ بە ناو مسلمان. چتە پرۆفایلەوە دیموکراسی خوازێکە قسەکانی بە دڵی حیزبەکەی ئەو نییە ئەبێ بڕشێتەوە قسەی خۆی بڵێ. قەبر پەرستێکە پێ وتووە قەبر مەپەرستە ئەبێ قسەی خۆی بڵێ. تاغوت پەرستێکە پێ وتووە تاغوت مەپەرستە بێ قسەی خۆی بڵێ. ئەنجا تەماشای ئەوە بکە هەر خودی ئەوە ڕێزی دوانەکەی کەشی نەگرتووە. نە احتیرامی گەورەی لایە نە ڕەحمیش بە مناڵەکە.